ئێوارەی دوێنێ کە سایەتی ناوداری سنووری گەرمیان حاجی ئەحمەد محەممەد پیرک باوکی هەریەک لە مامۆستا دڵشاد گەرمیانی دامەزرێنەری کۆمەڵی ئیسلامی و مامۆستا دلێر گەرمیانی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و دکتۆر یوسف گەرمیانی بانگخوازی ئیسلامی بە نەخۆشی کۆچی دوایی کرد لە ڕێوەڕسمێکی جەماوەریدا و بە ئامادەبوونی شاندێکی باڵای ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و بەرپرس و کارگێڕ و ئەندامانی مەڵبەندی شەشی کۆمەڵ و ژمارەیەک لە بەرپرسانی حکومی و حزبی و خەڵکێکی زۆری سنوورەکە تەرمی حاجی ئەحمەد پیرک لە مزگەوتی تەقوا لە قەزای کەلار نوێژی لەسەر کراو پاشان بۆ گۆڕستانی شێخ ساڵح لە گوندی بەرلوت بەڕێخراو لەوێ بە خاک سپێردرا. لە پاش بە خاک سپاردنی تەرمی حاجی ئەحمەد پیرک شاندی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی هاوخەمی خۆیان ئاراستەی بنەماڵەی کۆچ کوردو کرد. بە ناوی جەنابی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی سەرخۆشی خۆمان لە خێزان و کەسوکار و خزمانی حاجی ئەحمەد دەکەین. خوای گەورە لە گوناهی کاک حاجی خۆش بێ و جێگەی بەهەشت بێ، سەبر و ئارامیش بەسەر دڵ و دەرونی کەسوکار و مناڵ و کوڕ و ئەولادەکانیان بڕێژێ. کاک حاجی گەڕاوەتەوە بۆ لای خوا، خوای گەورە لێی خۆش بێ و لێی ببورێ و ئەو عەزیەت و زەحمەت و نەخۆشیش کە چەند ساڵێک پێوە مبتەلا بووە و بەردەوام بووە لەگەڵی خوای گەورە کردبێتی بە گوناهی کەفارەتی گوناه و تاوانەکانی و لێی خۆش بوو بێ ئینشاءالله تەعالا. ئەوەش کە جێی دڵخۆشیە بۆ کاک حاجی کە ئیسە وەفاتی کردووە، ئەوەیە کە واکو کۆمەڵێ مناڵ و کوڕی باش و ڕوولەخوا و دینداری جێهێڵاوە کەوە بەڕاستی گەورەترین دەسمایە و سەرمایەیە بۆ قیامەت. بە ناوی ئەنجومەنی سیاسی وە سەرخۆشی خۆمان لە خێزان و کەسوکار و دۆستانی کاک حاجی ئەحمەد دەکەین. یا ڕەبی خوای گەورە لە کاک حاجی خۆش بێ و سەبر و ئارامیش بەوان بدا. دواتر بە ناوی بنەماڵەی کۆچ کوردو مامۆستا دلێر گەرمیانی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی سوپاسگوزاری ئەرک و ماندووبوونی هەموو لایەکی کرد و داوای لە خوای گەورە کرد خێر و پاداشتی هەمووان بداتەوە. خوا بۆ خاتری اسمی عەڵەمی خۆی پاداشتی یەکێکتان داتوە، پاداشتی ماندووبوونتان، پاداشتی دڵسۆزیتان کە ئەو برانەی لە کەرەستێمانیوە هاتوون، ئەو برانەی یەکگرتومان وێنەی مامۆستا سەلاح ئەنجومەنی سیاسی کاک مامۆستا محەممەد و مامۆستا محەممەد بامەکی مامۆستا نۆر مامۆستا ڕێبوار، ئەو برانەی دەربەندی خان دوورتر لە هەر کوێوە هاتوون. خوای پەروەردگار هەنگاو هەنگان تا بۆ کاتە ئەژر و پاداشت ناڕەحەتی دنیا و ئاخرەتان لەسەر لابات و خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی ڕەحم بە باوکیشم. حاجی ئەحمەد پیرک لە ساڵی 1930 لە ناوچەی پەروەسخان لەدایک بووە و لە دوای پێکهێنانی ژیانی هاوسەرێتی خوای گەورە چەندین نەوەی پێبەخشیوە کە زۆربەی نەوەکانیشی لەسەر ڕەوتی ئیمان و خواناسی و کاری بەنگخوازی بەردەوامن و خاوەن پێگەی سیاسی و کۆمەڵایەتین. کۆچ کوردو دوای زیاتر لە 3 ساڵ نەخۆشی ئێوارەی دوێنێ لە تەمەنی 88 ساڵیدا کۆچی دوایی کرد. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.